اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سلام هرانی خوشویز بخیر بریم ویدیویی که فیفا 23 و لپارتی تری فیفا 23 ام زارش هاتینو لچشتیک یارزانێکم دروست کرد بە ناوی خۆمە و بە ناوی عەبدوڵڵاوە هاتوین لەگەڵ یا هەوڵ بینم زای نەگەێنین بێکوێجا ئەبێ با جدی بە قۆڵ بینەمە جۆرێکی هەیە لە سفرەوە دەست پێەکە جۆرێکیشی هەیە توانی هەر یەکسە بیکەیتە یانەیەکەوە جا من ئەوەم کرد تێنەمە ڕیاڵ مەدریدەوە خستومەتە جێی ڤینیسیۆس چونکە خۆم جمهوریە و شوێنم بەس کێشەکەوێ نازانم چیم لێ کردووە چۆن دەستکاریکەمەوە ئێستا نامە دۆزدیوە هینی تایە کریسیانۆش کاپتنە کێشەکەوەیە تر نازانم چۆن چاکیکەمەوە جارێ نەم دۆزیەوتم بام یاریە بڕوە ئەگەر خەڵک ئەگەر ئێوە گلەیتان هەبوو و کاتە چاکەکەین جا ناوم ناو کورد عەبدوڵڵا ئامەتاها ژمارە هەشتە و هێشتا هیچ یاریەکەم پێ نەکردووە جا با بڕێمزایەکین لێمان ڕازین و دەرمان ناکەن یەکەم یاری چیەوە با سەرێکی ڕۆژەکانی هەفتە بکەین زاین کامیاریە زەخمە ئەمانە دۆستانن حەزەکەم چم ئەم سوپەر کوپە خێرە فیناڵە هەلەوە لەگەڵ ئێوە و بەرەو سوپەر کوپ هاوڕێیان گەشتینە ئێرە گەشتینە ئێرە چونکە تازەین لایەنەکە لە دەقەی حەفتە و حەوت بەرەو سەرۆمانێ ئێستا دووسیاری درم کرد لە دەقەی 60 ئەوانەیان هێنا منەوە سە ڤینیسیۆس جونیۆری بەدڵ کردووە ئێمە هێننەوە دەقەی حەفتە و حەوت ئەمە یاریەکەی فیناڵ نییە با لێمان تێک نەچێ یاریە پێشەوەی لەگەڵ ئەرسیناڵ با بڕۆڤزانێکی چیمان پێەکرێت ئاتا ڤینیسیۆس داوەزێ بە عەبدوڵڵا ئەڵێ یەک شوت و سکۆری ئەو بۆکسە نازانم یانی چی باشیری ئێوانە بڕۆ دێ بڕۆ دەمەی گیرە با بڕۆشتای گۆڵەکەی بکردایە یک دقة جماعة کوام لێم تێگەچێت چونکە هەر ئەوە یاری منە کردووە هانێ وای لێگەی کرۆس دەوەرە وا چۆن گۆڵەکرێ ئەزیز ئەو کریسیش داوەزی بۆی کێ بەنزیمە دەقەی 83 گۆڵێکین زۆر باشە ئەو ڕێتینگەمان بچێتە 88 دەی ئەخ وەڵی جوان بوو زۆر خراپ نەبووە ها بەس تۆزێ بەرزتر بوو وەڵی زۆر بەرزتر بوو هجوم برن بۆی کوام هەرەوە بۆ نهاتەم دیوە
بژیت بنزیمە گۆڵ ئاخ وەڵی بۆم گۆڵ نەکرا بەزلی چەنە ئەی بەخێر نێیتەوە جارێکی تریش ئەو بۆ ئەم کرد لەو تۆپە دقی 88 دەبڕۆ دەوڕە فریاکەوە گۆڵکە ئەی بژیت تا ئەو پۆینتەشە بە من چونکە من پاسەکەمایە ئەی بژین دقی چە نەبوو دقی 80 تاوە پس گۆڵێکمان بکردە هەر هیچ نەبێ گۆڵ لەترکەن ئاوە منیتیا بەشدار بم نایەڵێ نایەڵن هەکە نایەڵ خۆ بە زۆر نیە باشە سرم لەو سڕۆمێنێ ئەم خۆی یاریزان و شتە کڕێ من نییە بڵێ تۆ بەدەستێ منە بزانین خۆم کریسیانمێناکە چێمە خۆی کڕێتیوە گەوتە حەکیمیە نامن بە حیاتای دەستکاری حەکیمیم نەگردووە والحاصل با بڕین ئەوە چی بۆ دڵیان ناخۆش بوو ئایبی چێ دوو گۆڵتان کردووە بۆ نەناشکرێن هەمە هەواڵەکەم زانی چیە ڕیال مەدریت مانچستەر سیتیت کە ڕیاڵمێ واڵکەر هەڵکەری کڕی یان هەوڵەیە بیکڕێ دقی 78 بەد لەبین بۆ ڕەناڵدۆ ئاخرەوە گاڵتە نییە ئەبێ حەقی ڕەناڵدۆ گەینەوە 7-8 خۆمان هەشتین ڕیتینگەکە و لە 6.5 وەرزتر بێ گۆڵ یان ئەستیست لەگەڵ 3 پاسی جوان کوام تخوا ئەوە جلە ئاخرەیانە ئەی هاوار ئەی هاوار زەر سرم لێ تێکەچەوە جلانە کوام لە پێشم زۆر نایڵی گۆڵکە خواجە مەعدەوە جلاڵی بژاردو ئاخر چۆنە بێ ئەگە با دوو ڕەنگی تۆزی جیاواز بوونە دەمەجال بە با دەرچم نایڵێت ڕاموز نێڵی ئەی بژیت هەموو یارزانەکانی کڕیوە تۆ بۆ لێیا بووی ئۆفساید وەڵای وتمە یا بەوی سەر و بەنزیما بوو خەریک و دەرەچوو بۆنە ئاسانە ئیرێ تۆپی چاگەم فەوتان وڵە یاریمە پێ ناکرێەوە نەرد ڕەنگی جلەکانیان ناخۆش یەکیشمان هەیە کێ کردوێتی گۆڵە سێگەڕێتەوەش دقی 86 دیکاکە بە گۆڵەکەی نیە دڵنیایی بین وەڵی یاریمە پێ ناگرێت بە قورعانە ناخۆشە سرم لێ تێگەچێ
گۆڵیان بۆ ناکرێ قەی ناکە دەی کاکەکەی وەختیەوەی بۆی فەوتێنی هجوومە جوانی چی لێگرت دەی لە دەقەی ئاخیر ئەوە گۆڵە ئەوەم بادڵە دەقەی نەوە گۆڵی براوە گۆڵێکیش لە پێشە بینوە دیتر ئەوە خۆشە گۆڵی بردنەوەکەی لە سەدەوە بردمانەوە سێ بوونەوەیە ئەوە لەوانەیە پۆینتی باشم باتێ گۆڵەکەمان کرد ڕێتینگەکەم لە 6.5 بەردەبێتەوە ئەوەی تریشیان 3 پاس بوو ئەدەم نەم کرد زۆر باش زۆرم باتڵە زام کاسەکە بن دەقەینەوە کرۆس دەقەی چوار گۆڵێکی کردووە بنیش دەقەینەوە ئەو کاسەکوە ئەو کاس ئەوە ڕاموسە کاپتنە ئەوەش کاس ئەو کوام خۆمتیانی هەر بەشدار بین ئاوەتە ڕاموس بەرجێکاتە تەواو ئەی بژی ئەوە کاسەکە ما برد ئەی بژی دەستان خۆش با ئەمە لابین وەختی نەما هەیزەم ڕێتینگەکەی چەنە بوو بیرم نەبوو سەیریگە لیڤڵی سێ منمان نەماوە بە چۆرۆزان تاوە دڵیان خۆش ئەی بژی ئادی بزایگین هەواڵەکان چییە باشە کەمینگ دەیز نازەم کەی کڕێ و سوپەر کوب ئەوەدا کەریم لە پەنای کاسەکەیە بەس ئەیکوە کریس بۆ کریستاندانەنا ئەمەش چوینە لالیگە بزانم چامپیۆنز لیگ بەرکێ کەوتوین بەر ڕیدبۆڵ و ئەو شوێنی تر و تەواو باشە ئاسمان باشە جارێ با کۆتایی پێبێن با یەک سەیڤی بکەم هاوڕانی خۆشەویست هاتینە کۆتای ڤیدۆکە هیوادارم بەدڵتان بێنی وەک بینیتان یێزانێک بە دروست کردوون بە ناوی عەبدوڵڵا هیوادارم بەدڵتان بێ ئەگەر ئیشەڵا بەدڵتان بوو زانیمان حەستان لێ ئەتوانم بۆ ئەم وەرزە تازە بە من بەردەوام بە وەرزێکی تر ناوەکەی گۆڕم بە هەچ کەسێک حەسانی بە ناوی خۆدان بێ یان یێرزانێک کە بتانەوێ بۆ یاری بکەین جا بتوانین تا چڕادێک ئەو ڕێتینگەی بەرزەکەین و ڕاهێنەرەکەی لێ ڕازیە بێسە و خوێنە زەدەی سەرەوە پرتەقاڵیە لای ڕاهێنەرەکەەوە گە بگاتە سەوزی دروی لێکا بە سەرێکی ئەو کا بە کاپتن و ئەو شتانە هەتا بەرزتر بێ باشتر جا هەوڵێم زیاتر بەرزی بکەمەوە و ئیشەڵا بەدڵتانەوێت و لایک و سەبسکرایب لە بیر مەکەن و هەتا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری فیفا 23 خواتان لەگەڵ